وەک کۆمەڵێک فێرخوازی ناڕازی ناو زانکۆی سلێمانی بۆ جاری دووەم ناڕەزایەتی خۆمان دەرەبڕین بەرامبەر هەرسێ سیستەمی ئەلکترۆنی و ئۆنلاین و ئاوێتە لەبەر ئەوەی پێمان وایە سیستەمەکە لەم دۆخەی ئێستایدا ناتوانێت سەرکەوتوو بێت و دەبێتە هۆکار بۆ زیانگەیاندن بە ئاسی معریفەیی فێرخوازی زانکۆکەمان. هەروەها لەگەڵ فێرخوازانی ناڕازی بە شەناوخۆیەکان و هاوڕێیانمان ئەم سیستەمە ڕەخنە دەکەین. هۆکاری گرتبوونی ئەم جارە بە دوواداچوونی وردە بۆ داهاتری زانکۆکەمان بۆ ئەوەی تێیدا بەدی دەکەین کە دەتوانرێت بە داواکاریکردن لە خرجکردنی داهاتی خۆبەرهەمهێنی زانکۆکەمان دەرگای خوێندن و فێربوون بەڕووی فێرخوازانی زانکۆکەماندا بکرێتەوە. هەروەها نەکرانەوەی بە شەناوخۆیەکانی زانکۆی سلێمانی و بوونی سیستەمی ئاوێتە و فرامۆشکردنی فێرخواز وەک ئەوەی بەشێک نەبێت لە ڕێکخراوەیەتی کۆمەڵگە و زانکۆ بۆیە داوا دەکەین لە ماوەیەکی کووردا دەست بکرێتەوە بە پرۆسەی خوێندن.